ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێکی علاقاتەکە براتێن. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان خۆشحاڵم لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەرێکی تری پرۆگرامەکەی خۆتان مانکی خەڵک تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە تایبەتە بە بواری گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا و سەبارەت بە پێشهاتێکی نوێ لەو بوارە کە مەبەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ پێشخستنی ئەم بوارە. ئەویش پێدانی قەرزە یاخود پێشینەیە بۆ هاوڵاتیان بۆ گرنگیدان بە گەشت و گوزار بەپێی هەواڵێک حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا پێشینەی گەشت و گوزاری بدات بەو هاوڵاتیانەی لە قەزا و ناحەکانی هەرێم پرۆژەی گەشتیاری جێبەجێ دەکەن لەو بارەیەوە وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمیش ئەوەی ڕاگەاندووە کە بڕی قەرزەکە لە 1 ملیۆنەوە دەست پێ دەکات بۆ 300 ملیۆن دیناری عراقی و لە 1 ساڵ بۆ 6 ساڵدا ئەو بڕە پارەیە خود ئەو قەرزە وەردەگیرێتەوە. نادر ڕۆستی بە NRT ڕاگەیاند کە دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر پێدانی پێشینەی گەشت و گوزاری دەربڕی حکوومەتی هەرێمیش ڕەزامەندی لەسەر بابەتەکە دەربڕی و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش ڕێنماییەکی تایبەتی بە ژمارە 28 لەو بارەیەوە بڵاو کردوتەوە. ئەوشی ڕاگەیاند کە لە پێدانی پێشینەکەدا ئەولەویەت درراوە بە قەزا و ناحەکانی هەرێمی کوردستان و تێیدا ئەو هاوڵاتیانەی کە پرۆژەی گەشتیاری وەک ڕێستۆرانت و ئوتێل و مۆتێل و هەروەها کەپڕ و هاوینە هەوار و شوێنی گەشتیاری لەو شوێنانە جێبەجێ دەکەن. پێشینەکەیان پێدەدرێت هەروەها ئەو کەسانیشی کە شوێنە گەشتیارەکان نۆژەن دەکەنەوە بە هەمان شێوە ئەم پێشینەیەیان پێدەدرێت. هەروەها وتەبێژی گەشت و گوزاری هەرێم ئەوشی ڕاگەیاندووە کە بۆ ناوەندی شارەکان پێشینەکە تەنها دەدرێت بەو هاوڵاتیانەی کە پاسی گەشتیاری ئامادە دەکەن یان پیشەی دەستی و کەلەپۆری ئامادە دەکەن. لەبارەی بڕی پارەکەشەوە وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم وەک ئاماژەمان پێدا پێشتر ئەوەی ڕاگەیاندووە کە پێشینەکە لە 1 ملیۆن دینارەوە دەست پێ دەکات بۆ 300 ملیۆن دیناری عراقی و لە ماوەی 1 بۆ 6 ساڵدا ئەم قەرزە ئەم پێشینەیە وەردەگیرێتەوە لەو هاوڵاتی کە پێ دەدرێت و ئەوەش بە 3 قۆناغا لە قۆناغی یەکەمدا لە 40 پارەکە و لە قۆناغی دووەمدا بە هەمان شێوە لە 40 و لە قۆناغی سێمیشدا لە 20 دەدرێت بە خاوەن پرۆژەکە واتە لە ماوەی 3 قۆناغدا هەموو پارەکەی پێ دەدرێت وەروەها داواشی کردووە کە لە ئێستادا ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت پرۆژەیان هەبێت لە بواری خزمەت گوزاری گەشتیاری داروەها نۆژەنکردنەوە بێت هەر بوارێک بێت ماوەڵەکانی خۆیان پێشکەشکەن. ئێمە لێرەوە دەپرسیم بەڕێزان کە تا چەند ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بۆ پێشخستنی بواری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان. هەروەها لەگەڵ ئەوەشدا وەک هەواڵەکە یاخود وەک ڕاگەیاندنەکەی وتەبێژی گەشت و گوزاری هەرێم باسی لێوە کردووە باس لەوە دەکات کە تەنها بایەخدانێکە ئەمە بە قەزا و ناحەکان و زیاتر کارکردنی ئەوان لەسەر قەزا و ناحەکانە بۆ پێدانی ئەم پێشینەیە. پێشتر چەندین جار گلەی ئەوە کراوە چەندین جار لە بەرنامەدا لە پرۆگرامی تەلەڤیزیۆنیدا گوێمان لەوە بووە کە گلەی هەبووە لە قەزا و ناحەکان لە بواری گەشتیاریدا یەکێک لەو قەزایانە ئەگەر بە نمونە بهێنینەوە لەگەڵ قەزاکانی تردا قەزای دەربەندیخان بوو کە ماوەیەکە باس لەوە دەکرێت کە گرنگی بە بواری گەشتیاری و لەو شوێنانە نادرێت و ئەوانەی کە سەر بە قەزای دەربەندیخانن لە کاتێکدا ئەم هەنگاوان راوە لە ئێستادا ئەمە تا چەند سوودی هەیە بۆ ئەم بوارە هەروەها ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە لەسەر بڕەپارەکە قسە بکەن و بێگومان لە داهاتوودا گەشتێک بوو لەم بارەیەوە پێشهاتێک هەبوو بێگومان هەوڵ دەین کە پێشوەختە باسی لێ بکەین و قسەی لەسەرکەین بۆ ئەوەی بتوانین ڕووماڵی ئەو چالەکێ بکەین کە پێدانی پێشینێکی ئاوایە لەم جۆرەوە تا چەند گرنگی هەیە بۆ بواری گەشتیاری لە هەرێمی کوردستان کە ساڵانە باس لە هاتنی ژمارەیەکی زۆر گەشتیار دەکرێت بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە بۆنەکاندا لە یادەکاندا و ئەمە تا چەند بایەخپێدانێکی حکوومەتە بەم بوارە و تا چەند ئەم بڕیارە لە سوودی هاوڵاتیاندا و بە پێچەوانەوە تا چەند ئەمە بڕیارێکە کە پێویستی بە پێداچوونەوە هەیە ڕەنگە ئەمەش پێویستی بە قسەکردن هەبێت وەکو پێشینەیە کە دەدرێت بە هاوڵاتیان کە کەی دەست پێ دەکات و ڕەنگە پاش دەستپێکردنی ئەم پرۆژەیە یاخود ئەم پێدانی ئەم پێشینەیە هەندێک پرسیار و قسە هەڵبگرێت ئێوە دەکرێت قسەی لەسەرکەن. بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەنامنیشانی facebook.com/naliatv ڕاو تێبینی و سەرجەکانی خۆتان بنێرن هەروەها
لە ڕێگەی ڤیددیۆ سکایپەوە دەتوانن بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵکە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە تایبەتە بە پێدانی پێشینەی گەشت و گوزاری بە هاوڵاتیان وە سوودەکانی پێدانی ئەم پێشینەیە لە بواری گەشتیاریدا. یەکەم پەیوەندیمان هاژە لە سۆرانەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ هاژە خان فەرموو. ئەم کاتت باش کاکسوان زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش هاژە خان فەرموو. زۆر سپاس کاکسوان بە داهێبوونەوە لەسەر تەوەرێکی تر قساکەم. دوو ڕۆژ هەوڵادەم پەیوەندی بکەم بەڵام بۆ وەرنەگیرا ئەگەر بکرێ ڕێگەم پێ بدرێ لەسەر تەوەرێکی فەرموو. قساکەم. فەرموو هاژە خان. بەڵێ کاکسوان سەبارەت بە موچەی نەخۆشان نەخۆشی تەلەسیما بۆ 4 مانگە مەحاشیان وەرنەگرتو ئەڵێن لەمەوجا ئەکرێت 4 مانگ یەک جار یانی مەحاشیان پێ بدرێت. منە پرسم نەخۆشانی تەلەسیما هەر مانگە و جارێک ئەدرێ بڕۆن خوێن وەربگرن یانی ژیانی ئەوان پێوەستە بە یەک بکڵی خوێن ئەگەر مەحاشی ئەوان 4 مانگ جارێک بێت ئەی ئەندام پەرلەمانێکە ئیش و کارێکی نیانی تەنها لە پەرلەمان دانیش یەک دوو قساکە کە پێشتر ئەو قسانە یعنی بڕیاری لێوە دراوە جێبەجێ کراوە تەنها دوو قسەی هین ئەکا مانجی حەفتا وەرخۆرەگری بەڵام نەخۆشانی تەلەسیماکە پێویستە یان حاجەکەیان هەم بۆ جات بکرێت و هەموو ماگانە وەربگرێت کەچ ئێستاڵێن ئەبێ 4 مانگ جارێک وەری بگرن. سپاس بۆ هەژە خان لە سۆرانەوە. کاک عەلی لە دهۆکەوە لەگەڵماندایە فەرموو کاک عەلی. کاک عەلی لە دهۆکەوە زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو. زۆر سپاس دەکەم. فەرموو کاک عەلی. برات بێژن سەبارەت گەشت و گوزارێ و بابەتێتە بێنام دهۆکێکەینە پایتەختە گەشت و گوزاری بلا بین تاسە شارعاچێکەن شارعاڤەکەن بلا شنی بێژن بە گەشت و گوزارێک حدا بگابێ مەفندەقێکی دهۆکێ نییە یعنی 500 گەشتیار بن مرجع نییە بێتکنا قوتابخانە و لەبیافتەوە هەمیری کەین بۆ من هەندە فندەقا گێ سیاحیت خۆش چێکەن و دەستخۆشیە سەرکە و پرۆگرامێتە. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک عەلی لە دهۆکەوە لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک. ئەردەڵان عوسمان جاف نووسیەتی پێدانی ئەم پێشینەیە کارێکی باشە بۆ پێشخستنی بژێوی هاوڵاتیان هەروەها بۆ پێشخستنی وڵات جێگەی دەستخۆشیە گرنگی بە قەزا و ناحەکان درراوە بەڵام دیسان گوندەکان پشتگوێ خران یان نا هەروە هیوادارین لەم پێشینەیە بێ ڕۆتین بەڕێوە بچێت. کاکشکر لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە فەرموو کاکشکر. باش کاکشوان زۆر سپاس دەکەین کاکشکر. ئەو دەربارەی ئەو تەوەرە بۆ پێشنەی گەشت و گوزاری بەڵێ ئەمە نامەوێت لەسەرەوە قسە بکەم دەمەوێت لەسەر پێشینەی خانوبەرە قسە بکەم. بەڵێ فەرموو. هیوادار حکوومەت یاریمی کوردستان پێشینەکانی خانوبەر ئەوەی کە 20 ملیۆن و 15 ملیۆن و 25 ملیۆنی وەرگرتیە دەمانەوێت وەکو یەک ساڵانە بیدێنێ نەک هەر یەک بە شێوەیەک بدێنێ ئەوەی 15 ملیۆنی وەرگرتیە 1 ملیۆن و ڕووبەی دەداتەوە ئەوەی 20 ملیۆنی وەرگرتیە 1 ملیۆن و 600,000 دەداتەوە ئەوەی 25 ملیۆنی وەرگرتیە 1 ملیۆن و ڕووبەی دەداتەوە یعنی جیاوازیشی زۆری لەگەڵدا هیوادارم حکوومەت یاریمی کوردستان وەکو یەکشانی لە کاتی دانەوە زۆر سپاس بۆ تەوەرەکەت دەستخۆش مەمنون. زۆر سپاس بۆ کاکشکر. قاسم لە بەردەڕەشەوە فەرموو کاک قاسم. کاکشوان چاوانی باشی وەزع. زۆر سپاس دەکەین کاک قاسم فەرموو بەڵێ. کاکشوان بەنسبەت من سلتەی عەقار داخڵم. بەڵێ. حکوومەت ئێمە حکوومەتێکی درۆزنە بە یەکگرتووە. کاک قاسم با بۆ زمانە قسە نەکەین هیواداری لەسەر تەوەرەکە زیاتر قسە بکەین سەبارەت بە پێشینەی گەشت و گوزاری. کاکشوان ئەوان دەڵێن 600 ملیارمان سەرف کردووە بۆ خانوبەران. بەڵێ. یەک ئەمن بخۆم یەک نەفەرم خانم چاکردیەوەش 8 مانگە ناوەلا دامانشێ دیارم وەرنەگرتیە وەختی دەفتە ئەنتیخابەکان حەزبەکان پێ دەکمان پێ بدەن ئیشەلا خزمەت گوزاری بۆتان دەکەین چ دەکەن دەوان سلفەمان نادەنێت گەشت و گوزار چا دەکەن. بەڵێ سپاس بۆ کاک قاسم لە بەردەڕەشەوە بەڕێزان هیوادارین قسەکان زیاتر تایبەت بن بە تەوەری پرۆگرامەکە و قسەکان زیاتر تایبەت بن بە پێدانی پێشینەی گەشت و گوزاری بە هاوڵاتیان و سوودەکانی ئەم پێشینەیە. چیا لەگەڵماندایە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک
ئارام خورماڵی نووسویەتی ئەم پێشینەیە طبعاً هەر سوودی بۆ هاوڵاتیان و حکوومەت دەبێت هەموو کەسێکیش بە ئارەزووی خۆی دەتوانێت سوود وەرگێت یان نا. ڕەوەن شەفیق دەڵێت پێویستە حکوومەت جارێک پێشینەی خانوبەرە تەواو بکات کە چەندین هاوڵاتی لە چاوەڕوانی وەرگرتنی دان ئینجا بڕیار دەرکات و پێشینەی تر بدات کە وەک خۆیان دەڵێن بڕی پارەکە دیاری کراوە. کاک محەممەد لەگەڵماندەیە لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. شلونی کاکە باشی احوالك؟ زۆر سپاس دەکەین کاک محەممەد. کاکە جا من دەربارەیەوە کە ساکە بەڕاستی نەکرد پێشینەکانی گەشت بدات گەشت و گوزاریان پێش سەبارەت بە پێشینە ئەگەر ئاگادار 6 مانگ لای ئێمە 6 مانگ. کاک محەممەد دەنگت ئەپچڕێ بە باشی گومانە دەنگت نییە. تا ئێستا لای ئێمە پێشینەکان باشی نەدراوە چۆن پێشینە دەدا دوایی دەتوانێت خەڵکێک دەلای یعنی تێدا نەکەم و خەڵکان تێدا. سپاس بۆ کاک محەممەد بەداخەوە هیوادارم توانێت بەشداری کاتەوە بە باشی گومانە دەنگی نەبوو. کاک سەعات لە قەسرۆکەوە لەگەڵماندایە فەرموو کاک سەعات. ئەم کاتا باش کاک شوان زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک سەعات. بەڕاستی تاوەرێکی خدایە ئەفریقانە عنی ئەم زۆر سپاسی حکومەتە هەرێمە کوردستانت کە ئیمکان پێشێنیادا هەر هەوڵاتێکی کوبوو و جهێن گەشت و گوزاری بکەتەوە. بەڕاستی گەلک تشتێکی جێ خدای یعنی هەر هەوڵاتێکی و جهێ گەشت و گوزاری بکەتەوە یعنی گەلک هەوڵاتی مەسەلەی پێشوری بێکارە دەیتە لای گەشت و گوزاری بخۆ شور ببیتن یعنی ئەمە هەر فایدەیەکە بۆ جهێ گەشت و گوزاری و هەمیشی بۆ پێشکەوتنا ملەتی مە کورد. يعني قالك تشتكي تجي خدايا وبس من بسيارة جيت كابوكاك شباب يعني توار بلا سر شبيتن بلا سروي تواري عم خلقنا. بالله هو دار نوابت كاك سعد. اكثر وطبي بيش مانكو باغ اكثر حسبك كون باغ فيتن توار سر تشيكاك شوان بلا سروي تواري باغ والنزول. بالله ئێمەش داوا دەکەین کە ئەو بەرەزانەی پەیوەندیەکەن قسەکانیان تابێت بە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە. هەرێم لە شەقڵاوەوە فەرموو کاک هەرێم. کاک شوان و کاتۆ باش. هەموو کاتێکت باش کاک هەرێم فەرموو بەڵێ. والله كاك شو بس حزن كل جولة لكن هريم هو كركوك والله للدوام موجود بعد تلفونك يبوكم كاو بيت تماسكم زۆر سپاس دەکەین کاگرێم قسەیەکت نییە سەبارەت بە تەوەرەکە. والله بس خۆشی دووبارە استراحەتان شاد و سەرکەوتبن. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاگرێم لە شەقڵاوە. بەڵێ بڕێزان هەر سەبارەت بەم تەوەرە ڕەنگە ئەمە وەڵامێک بێت بۆ هەندێک لەو ڕخنانەی کە دەگیران سەبارەت بە بایەخنەدانی حکوومەت بە قەزا و نەحەکان. بەڵام ئێمە وەک لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەمان پێدا تا ئێستا ئەم پێدانی ئەم پێشنیە جێبەجێ نەکراوە لە کاتی جێبەجێکردنیدا بێگومان چەندین پرسیار دەخرێتە ڕوو ئەویش ئەوەیە تا چەند پێدانی ئەم پێشینەیە بواری گەشت و گوزاری لە قەزا و نەحەکان بە تایبەتی مەبەستمانە ئێمە پێش دەخات. ئەمە لە کاتێکدایە کە زیاتر وەک پێشتر ڕخنەی هاوڵاتیان لەوە گیراوە کە بایەخدانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بە ناوەندی شارەکان بووە و هەندێک لە شوێنە گەشتیاریە بەناوبانگەکان بووە لە هەرێمی کوردستان نەک هەندێک شوێنی ترکە وەک نمونە قەزای دەرمەندی خانمان هێنایەوە سەبارەت بەوەی کە ئەم پێشینێش دەدرێت بۆ دروستکردنی ئۆتێل و مۆتێل هەروەها هاوینە هەوار یان دروستکردنی هەندێک کەپر و هەندێک شتی ترکە پێوەستن بە بواری گەشتیاریەوە. تا چەند ئەمە دەتوانین بڵێن ئەمە هەنگاوێکی دەستەی گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان بۆ پێشخستنی ئەم بوارە کە چەندین ساڵە باس لەوە دەکرێت کە دەبێت حکوومەتی هەرێم وا بڕوانێتە بواری گەشت و گوزار کە بوارێکی گرنگە بۆ دەستکەوتنی داهاتێکی گرنگکە ساڵانەوەک ئاماژەمان پێدا هەزاران هاوڵاتی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە سەردانی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکەن. شیلان لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ شیلان خان فەرموو. فەرموو شیلان خان. مرحبا باشن. مرحبا زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. زۆر دەستخۆشی ئەم تەوەرە باشەتان لێ ئەەکەم. سپاس دەکەین شیلان خان. ئینشاڵڵا سەرکەوتووە بن. بەنسبەت ئەو پێشینەی خانوبەرەوە کە پێشینەی بواری گەشت و گوزارەکە ئەیەن بە خەڵک طبعا شتێکی باشە خراپ نییە
خاصة بالنسبة أولادي وقضاء ونحكي أنا وبتايبتي بلام لو بيشتري يعني اشتري لو زيادة اللي بيشتري أبو خلط يعني من كي كبار شوني قشت جزار من نبي بلام شوني كبي تاعي أخرى بقدم شوني كبي تاعي دانيشم أو هم هيك اللي بطالبوا تيرنا كانوا ببينن كهمي أو دانيشتون ودبتر أجنو خلق لبدي فارينا صنع يعني هيج تبكات يعني أول كان لملا ولا بعض طالبانية برتم بو بيشيني خانو برنايم على بارنية أي بو بجاري في 100 مليون أخنا إيش وبين بخلق بلام قشتو شوني قشتو جزاري فيتن أي بو نايم بو خلق فقير ورشوهوتا شوني جي نشتدي بونو حوانوي خوي من على فقيرة ثاني جي بجيرا براسي مجري رخنايا زور قيناتا بأمانة فيش أذكر دايا أو كاتا أنتواني أي تريش جي بجيرا براسي مزور رخنايا للسريان هيك شتيكي باشي نكردو حكومة سپاس بۆ شیلان لە هەولێرەوە کاک عەبدوڵڵا لە ژاراوەوە فەرموو کاک عەبدوڵڵا. زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکە لەوێتم. زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا. وەتیارێت مەراسی مەزانی هێم بە جوانی گرتووە نۆرەی شەشەکانە. ئەمن لە پارەوە مامەڵەی شلفەی عەکارم تەسنیب کردووە هەتا ئێستا کەشفچم بۆ نهاتوە. پێنیدەدا بە هاوڵاتیان بۆ پرۆژەی گشتیاری بەڵێ تو پێت ئەوە یاریکردن نیە بە عەقڵی خەڵکی ئەگەر بیدا خۆ من خۆشحاڵم بەڵام بە ئەو پێشنەی خانوبەرە و هاوسەرگیری بدات ئەگەر هەزاران کەسەوە چاوەڕوان و تا نەکردیان بەهاتوو نەتمەنیش تەوەرگرتووە هیوادار چم زیاتر لەسەر پێشنی بکەن زۆر سپاسان دەکەم و کاتێک زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە ژاراوەوە هیوا لە گەرمیانەوە فەرموو کاک هیوا. کاتە باش قوربان هەموو کاتێکت باش کاکیوە فەرموو. ئەلۆ گوێمان لێتە کاکیوە بەڵێ فەرموو. قوربان ناتوانم قسە بکەم تۆزێ خارجتەوەرەکە بێ بەس بە پێشینەی خانوبەرە. فەرموو کاکیوە ئەگەر بە کورتی زۆر سپاس دەکەین بە کوردی قسە بکەین. باشە وەڵاهی داوا لەم حکوومەت دەکەم کاکێ ڕائەبێنێ بەم خەڵکە لەبەرەوەی ڕۆژی 10 چەک سەرفەکە بۆ سلفەی عەقار يعني أمر رابواردنا بم خلقي أنا دعوة لكان نشيل كم كيلو لدنك أم خلقة بقرية تاكي أم خلقة بيزار بيه يعني خلقي يأسي عودة لجيا خوي شوار معنا خانوم كردوها دمي مهل واسية وهل دم هل قرتوها ببلوك شاوري وكم بس جدبية السري تاكي قشمري بخلقة كانوا قاعدة بخلقة كان زور سپاس قربانو دعوة لبردنكم بيزار متردم سپاس بۆ کاک هیوا لە گەرمیانەوە لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک هێرو ئیبراهیم نووسویەتی پێدانی پێشینەی گەشتوگوزار گرنگی هەیە بۆ هاوڵاتیان وە کەرتی گەشتوگوزار و بواری ئابووری بەڵام پێویستە حکوومەت پێویستە بە پێی پلان و بەرنامە ئەو پێشینەیە بدرێت بە هاوڵاتیان و ئەو بڕێی کە دەدرێت بە پێی پێویست بێت هاوڵاتیانیش بە باشی بەکاری بهێنن. عزیز خان لە ئاکرێوە لەگەڵماندایە سڵاو لێ بێفەرموو. کاکشوان چۆنە؟ زۆر سپاس دەکەین. کاکشوان نسبەت عەقاری بەڵێ کاکشوان بەڵێ گوێمان لێتە کاک عزیز خان. نسبەت عەقاری من معاملەی خۆ تەواو کردیە. بەڵێ ئەوە تقریبا بیا 8 مانگ نه مانگیوای عەقاری دا من دیگه داشتم من 4-5 مانگی دی. بله. زۆر سپاس بۆ کاک عزیز خان لە ئاکرێەوە بەڕێزان هیوادارین قسەکانتان زیاتر تایبەت بێ بە تەوەری پرۆگرامەکە. هەر لە ئاکرێەوە کاک دیار لەگەڵماندای فەرموو کاک دیار. کاک دیار لە ئاکرێەوە. ئەلۆ. بەڵێ کاک دیار زۆر سپاس دەکەین فەرموو. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەین گوێمان لێتە کاک دیار فەرموو بەڵێ. حکوومەت یارێن باس لە پێشینەی گەشتوگوزار دەکات کە هەموومان دەزانین کە جگە لە مەسئولەکان هیچ کەسێک لەمە سوودمەند نابێت نەک خەڵکی هەژار کە هەموو کەسێک باش دەزانێت کە ئەم حکوومەتە لە خزمەتی هەژاران نییە بەڵکو لە خزمەتی مەسئولەکاندایە و لە خزمەتی کوڕ و خزمەکانی مەسئولەکاندایە. حکوومەت یارێن با کێشەی ئاو نیشتەجی و هەژاری بێکاری چارەسەر بکات پاشان بچێتە سەر کێشەی گەشتوگوزار کە حکوومەت باس لە گەشتوگوزار دەکات کە ئەمە لە سوود و سوودبەندی یەکەم هەر مەسئولەکان و
كحكومة نك خلقي جار خدمان دكا حكومة هرمكا كلا تنها لخدمات حزب وحزبين لا خدمكاني مسؤولكان ده وزور سپاس زۆر سپاسەکەین سپاس بۆ کاک دیار لە ئەکرێەوە دلێر لە عربەتەوە لەگەڵماندایە فەرموو کاک دلێر ئەو کاتە زۆر هەموو کاتێکت باش کاک دلێر فەرموو بەڵێ وەڵای بۆ مەسەلەی پێشینەی خانوبەرە تا ئێستا ئەم حکوومەتە نەیتوانێت هیچ شتێ بۆ میلەت بکات حکوومەت بەرنامەیەکی نییە دەبوایە خەڵکی لە کرێچێتی ڕزگار بکردایە و نەک خەڵک لە خانووی خۆی و خاتە کرێچێتی هەندێکیان لەوە باوکم خانووی چاک کردووە بە قەرزە تاکو هەیکە هێناوێتی هەتاکو ئێستا لەبەر قەرزاری نەیتوانیوە دەرگای حەوشەکەیشی پێ بکات ئەم حکوومەتە هیچ بەرنامەیەکی نییە بای ساڵوانی دۆمە 600 ملیارد تەرخان کراوە بۆ پێشینەکان دەی با 600 ملیارەکە دەخی لێ بجوڵێنن بەمانیە بە 2 مانگ ئەتوانن ئەو کەسانێکە لە پێشینەکان سودمەند بوون بیاندرێتێ و هەرچەوی ماوە بدرێ بە فەقیرەکانی تر بەڵێ کاک دلێر لە عربەتەوە زۆر سپاسەکەین سپاس بۆ پەیوەندەکەت لەبەرەوەی قسەکان تایبەت نییە بە تەوەری پرۆگرامەکە باوکی بەڵێن لە سلێمانیەوە فەرموو باوکی بەڵێن کاک شوان چۆن سپاس دەکەین باوکی بەڵێن خۆش سپاس دەکەم پیرۆزبایی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەین کاک شوان جا من وەڵایەک پرسیارەوەیە بەڵێ من کاتی خۆی ئین سلسەی عەقارم بەرگرتووە 75 بەرەقەکە ئەلۆ گوێمان لێتە باوکی بەڵێن بەڵێ جا ئێستاکە مەسەن خانووم کڕیوە لە شارێکی تر با بڵێم ئەمەوێت تعمیری کەمەوە هەندی ئەمەوێت سلسەی عەقارەوە بمە ئایا شوملم ئەکاتەوە یا شوملم ناکاتەوە بەڵێ سپاس بۆ باوکی بەڵێن لە سلێمانیەوە بەڕێزان وەک ئاماژمان پێداتەوەری پرۆگرامەکە تایبەتە بە پێشینەی گەشت و گوزاری نەک خانوبەرە و پێدانی ئەم پێشینەیە بە هاوڵاتیان سوودەکانی پێدانی ئەم پێشینەیە لە کاتێکدا کە کەرتی گەشت و گوزاری یەکێکە لە کەرتە گرنگیەکانی هەر وڵاتێک بۆ ئەوەی کە داهاتێکی هەبێەوە هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی کەشوهاوە زۆر گونجاو و لەبارە بۆ ئەوەی کە شوێنی گەشتیاری زۆری هەبێەوە ساڵانە هەزاران هاوڵاتی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە سەردانی هەرێم دەکەن لە یاد و بۆنەکاندا تا چەند گرنگە پێدانی ئەم پێشینەی بە هاوڵاتیان وە تا چەند ئەمە ڕۆڵێک دەبینێت لە پێشخستنی ئەم بوارە بە پێچاوانەوە ئەگەر ڕۆڵ نابینێ ئێوە دەتوان قسەی لەسەرکەن کەریم لە سلێمانیەوە فەرموو کاکەریم کاک شوان ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاکەریم کاک شوان داوای پێشینەی خانوبەرە ئەکە کاکەریم تەوەری پرۆگرامەکە تایبەتە بە پێشینەی گەشت و گوزاری قەی ناکەم من 2 ساڵە کاک شوان تەوەرەکەم پێمەڕا بەڵێ 2 ساڵە من خانوم کردوێتە لە خانوەکەم دوو قاتێکە پێم دەڵێ قاتێکی بکەم ئەنجا قاتێکی سەرەوە بکە ئەنجا دەنێ بەڵێ کاکەریم ئێستا 10 ملیۆن دامە هاتم کەشفیان کردووە ئێستا هەڵە قاتێکی کادۆ بکە ئەنجا دەنێ من 100 مەترم بینا هەیە زۆر سپاس بۆ کاکەریم لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک خالد هەورامی نووسیوێتی پێدانی پێشینەی گەشت و گوزەر لە هەرێمی کوردستاندا سوودێکی ئەوتۆی نییە چونکە چەند ساڵێک لەمەوبەر گرنگی بە گەشت و گوزار نەدراوە لە هەرێمی کوردستاندا کاک حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت باش کاک حەمید فەرموو بەڕاستی تەوەرێکی زۆر چاکە ئێمە کاتی ئەوە هاتووە بە پراکتیکیانە بیر بکەنەوە بەڕاستی لەسەر هەست و سۆز و عاتفی و لایەنگیری و نازانم چی قسە نەکەی دەست خۆش بۆ وەزارەتی گەشت و گوزار و کاک نادر ڕۆستی وازانم دیارە ئەو کەسێکی خەمخۆرە بەڵام هیوادارم لەسەر ئەساسێکی زانستیانە ئەو سلفەیە بدرێ بۆ ئاوەدانکردنەوە بۆ گەشت و گوزار یعنی بەڕاستی هەر لە ئەساسەوە من پێدانی سلفەی عەقار غەڵەت دەزانم یعنی بەو شێوە تەقلیدیە یعنی ئەندازیار سەرپەرشتی دەکات بەس قۆناغەکانی بۆ ئیمزا دەکات هیچ حەقی بەسەر ئەوە نییە تا چەند ئەوە لە جێی خۆیدا خەرج کراوە بەڵێ کاک حەمید کاتی زیاترت بۆ دەرەخسێنی پێت وایە وەک خۆتەڵی بە شێوازێکی زانستیانە ئەم پێشینەیە بدرێت لە ئێستادا ڕاگررتنی یاخود وەستانی پێدانی پێشینەی خانوبەرە پێمان دەڵێت کە ئەم پێشینەیەش ڕەنگە نازانستیانە بدرێت بە وڵاتیان مەبەست ئەوەیە بەڵێ مەبەستم ئەوەیە دیارە دەبێت بەڵێ لەلایەن یەکەی ئیداریەوە لەلایەن گەشت و گوزارەوە لەلایەن شارەوانیەکانەوە ئەندازیاری کردەیی نەک کارتۆنی یعنی سەردەمیانە کاکە تۆ شوێنە گەشت و گوزار پشتی بنشاخی هەڵ کۆڵی دوای ئەو تاوێرە بەردانە بەربنەوە چی دەکەی تۆ
تۆچی سەرگردێک بە شۆخڵ پێتاپێ بکەی کە ئەوە باران ببارێ باری قورس دەبێت دەبێ موادی سوشی تێدا بەکار بێ دوای ئەو شوێنە گەشت و گوزار هەڵبگرێ ئەو کەسە سەلیقەی گەشت و گوزاری هەبێ ینی زیاتر کەرەسەی سروشتی بەکاربێنێ دواتر پێویستمان بە ڕۆشنبیری گەشت و گوزاریە کاکە ئێمە ناو پایتەختمان لێرانە یعنی دنیاکەوە ئەنتازاری تێدایە تۆ کە ڕەخنە دەگری بەوە بەبیرت بەدەستەوە بێ وەرە تۆ تەماشای لای بەنزیخانەی ماتار بەردەوی مستەشفا ڕەسوڵ مادیدی مۆڵەوەی ئەو کەس دەزان سەر ڕەسیفەکان هەڵگرتۆ نوێژەنی دەکەنەوە هەستێشن موقیفاتەکە لە جێگەی خۆی داماوە کاکە تۆ استراتیژیا یعنی دەچی دەڵێی 2 ملیارد دینارمان تەرخان کرد بۆ باختەکان بۆ خەرجەکانی دیکە لەسەر ئەو دیکەی هەمووی بەشەکێڵن بەڵێ کاک حەمید لە هەولێرەوە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەحمەد لە خەباتەوە فەرموو کاک ئەحمەد السلام علیکم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو بەڵێ ئەرێ سەبارەت بە ئەو کێشەی شورتەی مەسفای بەڵێ کاک ئەحمەد زۆر بە کورتی ئەو وڵای داواکارن لەو ئەوانە یعنی شێخمان لێ بکەن ئەو ناوانە بگەڕێتەوە هەندێک کاتەوە هەندێک ناتەوە یعنی معقولة يعني عندك بيت وعندك نيتوا على لباسي خزای خبر ناتوا بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە خەباتەوە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە تایبەتە بە پێدانی پێشینەی گەشت و گوزار بۆ هاوڵاتیان وە تا چەند ئەم پێدانی ئەم پێشینەیە سوودی هەیە بۆ بواری گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا بەهمەن ساز لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی لە بەستوورەوە تێبینیەکەی نردووە نووسیوێتی من وەکو گەنجێکی ئەم وڵاتە پێم باشە شتێکی وا هەبێت هەم سوودی بۆ بژێوی گەنجان و هەم شوێنی گەشتیاری زیاد دەبێت کاتێک گەنجانی ئێمە لە ماڵ دێنە دەرەوە شوێنێکیان نییە بۆی بچن بە هەر حاڵ شتێکی زۆر باشە سەرباز لە خەلیفانەوە لەگەڵماندایە سڵاو لێ بفەرموو سڵاو لە خۆشت کاکە شوانجان زۆر سپاس دەکەین کاک سەرباز سپاس دەکەم ئەم کاتێک تو جەناب تو هەموو کەناڵی NRT باش هەموو کاتێکت باش کاک سەرباز فەرموو سپاس دەکەم دەست خۆش بێ کاکشان من ئەمەیە بە خێرایی بۆی کاتەکەم نەڕوە بەڵێ پێشینەی مەسەلەن لەسەر پێشینەکان ئەگەر بکەین پێدانی پێشینەی گشت و کاڵی مەسەلەن ئەو بڕە زۆری کە بۆی دانرا مەسەلەن لە ملیۆنێکەوە دەستێکە هەتا دەگاتە وەزن 300 ملیۆن پێشینەی گەشت و گوزاری کاک سەرباز مەبەستت بەڵێ بەڵێ من پرسیارێکەکەم پێشینەی هاوسەرگیری 5 ملیۆنە و پێشینەی خانوبەرش 25 ملیۆنە ئایا ئەوان ئەو پێشینانیان پێدراوە من لە مانگی 2013 مامەڵی پێویستم پێشکەش کردەوە بۆ وەرگرتنی پێشینەی خانوبەر هەتا ئێستا یعنی تاکە کەشفی یەکەم کە کەشفی شارەوانی ئەیشم بۆ نەکراوە ینی ئەبێت بە ساڵی 25 ملیۆن بکەیت لە پێشینەکان هیچ سیستەمێک نییە بۆ ڕستنی بانکەکان لە هەرێمی کوردستان و پێدانی پێشینەکان و سواز دەکەم و ببورە لە کاتمان گرتن زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک سەرباز لە خەلیفانەوە کاک عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی شانم کاتەوە باش و دەستخۆشی لێ هەموو کاتێکت باش کاک عەلی شان بەبوونی باسی هەموو پێشینەکان باون باسی هەموو پێشینەکان کەم فەرموو ڕاستی ئەم پێشینانە بووە بەچی خەڵک چەندها فایل قەڵەکە کراوە خەڵک پێشینە وەرگرێ ئێستا ئەمە دیعایەکەن بۆ پێشینەی تر بەڕاستی ئەم پێشینان بۆچوونی من ئەگەر بیچیان هەیە بە خەڵکی بێن لەوانەیە چەند کەسی خۆیان مەقسەدیان بێت بیدەنێ لەبەرەوەی ئەم قەرارەیان دەکەوت ئەینا بەڕاستی بە فەقیرێدەن نە بە خەڵکی بێدەسەڵاتیش دەدەن ئەوان ئەگەر ڕاستەکەن با ئەو پێشینانەی کە هەیە بیدەن بە بۆچوونی من ئەمە دیعای هەڵبژاردنە هیچ شتێ نییە بەڕاستی هیچ کەسێکی بۆ قسانیان نەماوە کاکشوان عیبیشە یعنی هەر جارێک شتێ هێنە پێشەوە بۆ خەڵکە من بەڕاستی سیخەم پێیانی و سێقەشم بۆنێ بە کەسی نادن حەزەکەی بە چەند کەسێکی خۆیان نەبێت بە کەسی نادن کاکشوان و دەستخۆشیدان لێ یەکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک عەلی لە سلێمانیەوە کاک فارس لە ڕانیەوە فەرموو کاک فارس فەرموو کاک فارس ئێوارە باش کاگەسان ئێوارەت باش کاک فارس فەرموو بەڵێ زۆر کاگەسان یەک داواکاری نەتەیەکە بەڵێ یەک کاتی تۆزە زیاترم دێ لەبەر من ڕۆکردنەوەیەکم هەیە کە لەسەر ناشنال پارکێک بەنیازم لە کوردستان ئەنجامی بدەن فەرموو بەڵێ بە حیسابی خۆیان ئەوتەم ناشنال پارکە لە جیهاندا من ئەمێ یەک ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەمە قایمقامی چۆمان ڕێزم هەیە بۆی احترام هەیە بەڵام سەردانی نەم ساعەکە دێتەوە لەسەرەوە باسی ناشنال پارکێکەکە لە چۆمان لەگەڵ ئینستاگرام کە ئێستا زۆر بەناوبانگە ئێستا بڕۆ سەردانی بکە
کۆمەڵ خەڵکێکی دەر زۆڕێکی دەکا بەڵام بەداخەوە جادەکەی ئەو زادەیە نەکە پێدا بڕێن من بە حکومەت و بە قایمقامی چۆمانی شەڵم لە جیاد ناشناڵ پارێک بابێن دەستکاریەکی بچووکی دووکام بکەن دەستکاریەکی بچووکی گەلی عەلیبەگ بکەن بێخاڵ بکەن شوێنەکانی تر بکەن نەک بۆ 10 ساڵ و 20 ساڵ بەڕامە بۆ ناشناڵ پارکێک دابنێن کە کۆمەڵ خەڵکێکی یەکجار زۆر لێی سودمەند نابێ هەتا ئەو کات سپاس بۆ کاک فارس لە ڕانیەوە کاک حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید باشی کاک شوان زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو باشی بەڕێز سپاس دەکەم کاک حەمید کاک شوان نەفەری کە لە غەبات قسەی کردەوە مەسەلەی سورتەی نەفت بەڵێ گۆج ناگەڕێتەوە ئەمە ئاگاداری دەکەم و هەر یەک نەفەرەی نانیێت هەمووی ناوی دەگەڕێتەوە بەڵێ کاک حەمید تامین بیت با ئەو بەڕێزی کە غەبات قسەی کرد با تامین یەک نەفەرەی نانیێت باش کاک شوان بەڵێ کاک حەمید ئەو نەفەری تازە قسەی کرد لەگەڵ غەباتەوە گۆتی سورتەی نەفەت بۆ چی نەگەڕەوە ئەمە ئاگاداری دەکەمەوە یەک نەفەرێک نانیێت قەزای غەبات ناپێکن بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە لەسەر تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک سەرحەجاف نووسویەتی ئێمە چاکە زانین ئەم حکوومەتە خزمەتکارە بۆ ئەم خەڵکە بەڵام شتیک لە گەشت و گوزار شتی لە گەشت و گوزار گرنگتر هەیە کەوا گرنگی پێ بدات ئەویش پێشینەی خانوبەرەیە هیوادارم بە بڕیارەکانیدا بچێتەوە بەرامبەر بە گرفتەکانی نیشتەجێبوون. کاک ئیدریس لە دەربەندیخانەوە فەرموو کاک ئیدریس بەداخەڵ پەیوەندەکەی ئامادە نییە لە هەولێرەوە باوکی محەممەد لەگەڵماندایە فەرموو باوکی محەممەد ئەو کاتە باش بڕێت زۆر سپاس دەکەین باوکی محەممەد هەموو کاتێک کە دەستەکەم پێ من نەچمەسمە کێشماگەیە کە ڕخسەت هەبێ زۆر بە کورتی باوکی محەممەد لەبەرەوەی قسەکان لەسەر تەوری بەرنامەکە نییە سپاس دەکەین پێشمەرگەکانی مەسەڵەن ئەو تشکیلی نوێیەکان هیوایی هەرنێ و دە یا بە عەلەقات قاومان بدەنەوە ئەوانەی کە درێ زەوجیاندا هەتا ئێستا ناداتەوە چەش حەفمان جا خواردەوە جادە لەبەرەی کەناڵەکەی بەڕێزەوە هەمین داواکارێکمان بگەینە حکومەت سپاسان دەکەین بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ باوکی محەممەد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیدریس لە دەربەندیخانەوە فەرموو کاک ئیدریس ئێوارەت باش کاک ئیدریس فەرموو بەڵێ کاک شۆن وڵای شوێنێک نەما خەڵک گەشت و گوزاریان پێیان سەندەقێکی جیاکە هەموو شوێنەکان تەنوەن کراوە بەڵێ هەموو شوێنەکان تەنوەن بدا ئایا سەرسەوە بۆ گەشت و گوزار چی شوێنێک بکرێتە گەشت و گوزار کە شوێنێک نەما خەڵک گەشت و گوزار هەر هەمووی مەسوول تەنوەن کردن بنا لە خەڵک چوە گەشت و گوزارەکە بەڵێ سپاس وڵارەوە لەگەڵانەوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک ئیدریس لە دەربەندیخانەوە کاک حسێن لە شیلاتزێەوە فەرموو کاک حسێن ئەلۆ بەڵێ کاک حسێن گوێمان لێتە ئەم دەمەوە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش دەستپێکی ئەس دەستخۆشی پرۆگرامێتەتیم سپاس دەکەین کاک حسێن زۆر سپاس ونسبة منطقة الجغرافية جهة جهة الجزائر دورة هيبات وحتى لو كان نوبين حكومات تشتكي وسكير على جوفو جيف سودمان بنيو جيف مفاجئ بينان بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی کاک حسێن شرا هاوکار لە کۆیەوە لەگەڵماندایە فەرموو کاک هاوکار هەموو کاتێکت باش کاک هاوکار بەڵێ فەرموو بەڵێ خۆم لە کۆی دانیشتیمە پێشینە بەس بۆ مەسوولەکانە بەڕاستی پێدەگەی دەبرات ئێستا لە کۆی برین نفسی بزارمانەیە سناڕۆکێ هەمووی سینبەن کرا مەسوولەکان هەمویان سینبەن کردی و دێ دانیشتێنی عالەم بچ لە خۆی دانیشتی هەواچی بگۆڕێت بەڵێ بەڵێ کاک هاوکار سەری کۆساری زۆر بیسارە کرایەوە سارە کرابەوە بەناوی کابنا دەحمەد و من تازە بێ وەڵا ئێستا کردیتمانەوە لەگەی لە برات ئەوستا بیستە یاریانێ کردیتەوە ئەندەکدار لەساوی ستاندیەوە پێدەگەی بەڵێ کاک هاوکار زۆر سپاس بۆ کاک هاوکار لە کۆیەوە کاک ئەحمەد لە قەزای خەباتەوە فەرموو کاک ئەحمەد باشی برا
زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد. سلامت بی ئەرێ کاکەوە بوون بەنسبەتە و شورتای نەفتی ئەو گوتی ئەمە سوزانی کە ئیلا قسەی خەبات نەگەڕایتەوە هەموو دەوروبەرەکان هەموو گەڕایتەوە. بەڵێ. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر قسەیەکت مابێ زۆر بە کورتی تکاکەین. سەبەبەکەی چی لە قەزای خەبات. بەڵێ. سپاس بۆ کاک ئەحمەد لە قەزای خەباتەوە. بەرەزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە تەوەری پرۆگرامەکە محەممەد خالید نووسیوێتی گرنگیدان بە گەشت و گوزار لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆر لاوازە. بۆ نمونە هاوینە هەواری ئەحمەد ئاوا یەکێکە لە هاوینە هەوارەکانی پارێزگای سلێمانی هیچ گرنگیەکی پێ نەدراوە. سەرحەد شنگالی نووسیوێتی زەحمەت نەبێ ئەم پێشینەیە شمولی ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان دەکات یان نا یان تەنیا بەس بۆ هەڵبژاردنەکانە کە ئێمە کوردین و تا ئێمەی کورد یەدەگین ئەوە کاک سەرحەد شنگالی نووسیوێتی دیارە تا ئێستا وەک لە بڕیارەکە یاخود وەک لە لێدوانەکە باس لە ناوچە دابڕێنراوەکان نەکراوە پێوی کە گروا بێت ڕەنگە ئەو ناوچانە نەگرێتەوە یاخود هاوڵاتیانی ئەو ناوچانە نەگرێتەوە کە پێدانی پێشینەیە پێیان. کاکەژار لە زاخۆوە فەرموو کاکەژار. دەم باش. دەم باش کاکەژار کەرەم کە. برا قەزای خزمەتگوزاری لە کوردستانی ئەبیمشتاوە گەلەکە لە کەمۆیان بگەن خزمەتگوزاریە پێشتەمۆیە ئەوڵەم فەقیر هەژارە هێش ئەوڵەمی بغڵ قۆرەگە گێردانێکی بخۆت مرتاح مغلقة متصعبت أمين خدمة جزائرية خدمة هيك بتنزل خوش بالسيارة خدمة جزائرية بيجي بعد الشارع عجبك كان والسنة اللي راجل تبي بالي قبل غزاخو دكتوري جي خدمة جزائرية قال له بي أو هذا خراب كان مشروعات أوبيلا وكان نجي مشروع أوبيلا أو جي خدمة جزائرية كجي استفلاك السياحية كمرتاح مليون مصاحبات يدوي أف بلدية زاخو رخبة جي حقيقي دي ربي كل إمارات زي كل ده قصة كمسؤولة كي بخبرني كي إمارات اللي هو كري يا سيد ببري خبيز أف خاصات قصص وانا زاخو يكون حقيقة دي والله حقيقة يكون يمكن يديك الإمارات يمدخصورها زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە کاک قاسم لەگەڵماندای فەرموو کاک قاسم. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاکە قاسم فەرموو بەڵێ. سەبارەت بە پێشینەی گەشت و گوزاری بەڕای من کارێکی زۆر باشە بەڵام وەک ئەوانەی ترکەوە پێشە من وتوان پێشینەی گەشت و گوزاری باش نییە بەڕای من شتێکی زۆر باشە نەک لە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاردێتن چونکە پێشتر بانگەشەی هەڵبژاردن کرا هێشتا بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ نەکردووە دووش پێشتر پێشینەکانی تر دیبینی وانەکەەوە پێشینەی هاوسەرگیری بووە پێشینەی خانوبەرە پێشینەی قەرزی بچوو کە درایتە ئەو هاوڵاتیانە کەەوە بێکارن لە هەرێمی کوردستان بەڕای من ئەمە بانگەشەی هەڵبژاردن نییە و کارێکی زۆر باشە و دەبێت زووتر دەستیان پێکردبە بۆ ئەوەی کوردستانێکی وێران ئاوەدان بکەنەوە بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک لەلایەن کەرتی تایبەت و کەرتی حکومەت. زۆر سپاس دەکەین کاک قاسم. کاک ڕێباز بەڵێ دیارە پەیوەندی کاک ڕێباز ئامادە نییە. کاک بەشیر لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە فەرموو کاک بەشیر. هێوارە باش کاک سوان باشی. زۆر سپاس دەکەین کاک بەشیر. نسبەت سەرپێدان و زەمینە خۆشکردن بە شوێنی گەشت و گوزاری هەنگاوێکی زۆر باشەوە لە قازانجی هاوڵاتیانی کوردستاندا بە تایبەتی و ئێمە خەڵکی کوردستان کەمێک بە وجدانانە قسە بکەین چونکە هەرێمی کوردستان لە قەیرانی نەخۆش تێدەپەڕێت چەندین ساڵە پێپەر دەبێت و هیچ ناخۆشیەکمان نەبینیەوە وەک شارەکانی تری عێراق ئەمەش دەگەڕێتەوە بۆ دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی شتی لە هەموو گرنگتر ئەوەیە هاوڵاتیانی کوردستان دەژین بە سەربەستی و دوور لە دەستی ناحەزانی کورد ئەمەش بڕوا وایە یعنی ئەمەش بە گرنگ بزانین ئەم دەستکەوتانە گاک شوان لە حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر سوپاسی بەرنامەکەدا. زۆر سپاس بۆ کاک بەشیر لە بەردەڕەشەوە سپاس بۆ بەشداریکردنت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە تەوەرەکە بەکر سدیق نووسێتی من پێم وایە کە پێشینەی خانوبەرە بدرێت
نەک گەشت و گوزار خەڵکی هێژار ئەوە 6 مانگە چاوەڕێن بۆ تەواوکردنی خانۆکانیان. بەڵە بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر تەوەرەکە نادر ڕۆستی و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لەگەڵماندای بۆ قسەکردنی زیاتر و پێدانی هەندێک زانیاری سەبارەت بەم پێشینەیە. سڵاو لێبێ کاک نادر. سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەران، سڵاو لەوانەی کە بەشداریش بەرنامەکەی ئێوەیان کردووە. زۆر سپاس بوو کە چەند ڕوونکردنەوەی بدەین بە بەو بینەرانەی کە یاخوب بەو بەشداروانەی کە لە بەرنامەکەی ئێوە بەشداریان کرد بۆی پێر ئاشنا بن بە چۆنیەتی پێدانی ئەم پێشینەیە. سەرەتا ئەم پێشینەیە پەیوەندی بە مەسەلەی هەربژاردنەوە نیە لەبەرەوەی ئەوە لە هەردوو کۆنفرانسی یەکەمی گەشت و گوزار و کۆنفرانسی دووەمی گەشت و گوزارە ئەوە یەکێک بۆ لە داخوازیەکانی لە ڕاستپاردە و پێشنیارەکانی دەستەی گەشت و گوزار کە بەرز کراوەتەوە جێگای خۆشبەختیە کە ئێستا کار ڕزامەندی لە وەزارەتی دارایی لەسەر پیشاندرایە و بۆ شێوازی وەرگرتنیش هەموو بەڕێوەبەرایەتیەکانمان ڕاستپاردوونە کە دەست بکەن بە وەرگرتنی مامەڵەی ئەو هاوڵاتیانەی کە دەیانەوێ پرۆژەکانیان پێشکەش بکەن و پێشینەکە. کاک نادر لە ئێستاوە مامەڵەکان وەردەگیرێن لە ئێستاوە؟ بەڵێ لە ئێستاکەوە هەر کەسێک بیەوێت پێویستە یەکەم جار دیزاینی پرۆژەکەی خۆی بکات و چۆنیەتی ئەو پێشینەی کە وەردەگری لە چی سەرف دەکات بریتێ چوەکەی چۆنە ئەو پێشینەیە گشتی نیە لە سەتا هەفتای دەدرێت واتە پرۆژەکە ئەگەر باعث سەد بیت هەفتای پێ دەدرێت پێویستە ئەو کەسەش سەتاسی بۆ خۆی. واتە کاک نادر بەپێی ئەو پرۆژەی کە ئەم هاوڵاتیە پێشکەشی دەکات ئێوە بڕی قەرزەکەی بۆ دیاری دەکەن وایە؟ دیاری کراوە بەپێی ڕێنمایەکانی دارایی نەک ئێمە دیاری دەکەین. زۆر باشە کاک نادر سەبارەت بە پرۆژەکە ئەوەی کە باس نەکراوە لە لێدوانەکەی جەنابتە ئەوەیە کە شوێنی پرۆژەکە ئەم هاوڵاتیە دەبێت خۆی زەویەکی هەبێ یاخود حکوومەت بۆی تەرخان دەکات. نەخێر ئەگەر زەوی ئێمە تەرخان ناکەن دەبی خۆی خاوەن زەوی خۆی خاوەن شوێن بێت و دەبێت یەکێک لە مەرجەکان ئەوێت نابێت کێشەی زەوی هەبێت. زۆر بە کورتی ئەگەر ئاماژە بە مەرجەکان بدەیت کاک نادر ئەو مەرجانە چین کە ئەم پرۆژەیە دەبێت سەرکەوتوو بێ دواتر پرۆژەکەی پەسەند دەکرێت ئەو مەرجانە چین زۆر بە کورتی کێشەی زەوی نابێت کێشەی زەوی نەبێت ئەوە پێویستە ئەولەویەتمان داوە بە ناوچەکانی دوورە دەست و قەزا و ناحیەکان و هاوینە هەوار و ئەوانە بە جۆری پرۆژەکان دەست نیشان کرا وەکو ڕیستۆرانت و فندق و هاوینە هەوار و نۆژەمکردنەوەی هاوینە هەوار و کۆمەڵێک چالاکی لەو سنوورانە بەنسبەت سەنتەری شارەکان کڕینی پاس و دانانی دوکان و یاخو شوێنی فرۆشتنی کەلوپەلی دەست و هەروەها پاسی تۆر لە ناو شارەکان کە گەشتی پێ دەکرێت کە ئێستا لارێ کوردستان ئەوانە بوونی نییە. ئەمە کاک نادر مەبەستم لە مەرجەکان ئەو بۆ نمونە کە هاوڵاتیەک ئێستا پرۆژەی ئوتێلێکی هەیە چ مەرجێک دانراوە بۆ ئەو ئوتێلی کە ئەم هاوڵاتیە دروستی کات بۆ ئەوەی پرۆژەکەی پەسەند بکرێت مەبەستم ئەوەیە لە مەرجەکاندا. بۆ هۆتێلێک زەوی کێشەی زەوی نەبێت ئەوەی یەک دووەمین شوێنەکە دەرەوەی سنتەری شار بێت و هەروەها بێت ئەو لە سەپاسیەی هەبێت کە ئێمە لە سەتا هەفتای پێ دەدەین و بڕی پارەکە لە 300 میلیۆن ڕەت نەکات و هەروەها بە سێ قۆناغ وەردەگری 20 و لە ماوەیەکی دیاری کراوە پارەکە دەداتەوە کە 18 مانگ تێنەپەڕێت و کە کاتێک تێپەڕێت تووشی غرامە و زیادە دەبێت و پێشینەکە بەبێ سوودا هیچ سوودێکی لەگەڵدانیە لە کاتی وەرگرتنەوەیە ئیتر مامەڵەکە دیزانی پرۆژەکەی خۆی پێشکەشەکات بۆ بەڕێوەبەرایەتی سنووری دەسەڵاتی خۆی لەوێشەوە بەرز دەکرێت و دەدرێتە لێژنەیەک دەستەی گەشت و گوزار لە دەستەی گەشت و گوزاریش بەرز دەکرێت و دەرێتە بانکی عقار کاکو پرۆژەکە جێبەجێ بکرێت. کاک نادر پاش تەواوبوونی پرۆژەکە ئایا لیژنەیەک هەیە چاودەری ئەم پرۆژەیە بکە کە ئەمە پرۆژەیەکی سەرکەوتووە یاخود نا؟ بەڵێ بێگومان ئەمە ماوەکەی چەندێک سەرپەرشتی دەکرێت ئەو پرۆژەیە چاودەری دەکرێت ماوەی پرۆژەکە دیاندرا لە 18 مانگ زیاتر نەبێت سەرپەرشتیکردنەکە هەر بەخۆی کاکشوان هەموو نەک ئەم پرۆژەیەستم پاش تەواوبوونی پرۆژەکە چاودێریکردنی ئەم پرۆژەیە کە ئایا سوودی هەیە یان نا مەبەستم ئەوەیە بۆ ماوەی چەندێک ئێوە چاودێری ئەم پرۆژەیەکەن کە ئەگەر سوودی نەبێت ڕەنگە دروستکردنی ئەم پرۆژەیە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە گرنگیکی نەبێت ئەو کاتەوە بڕیارێکترتان دەبێت مەبەستم چاودێریکردنی ئێوە دەبێت بۆ ئەم پرۆژەیە پاش تەواوبوونی کە ئایا سوودی ئەبێت یان نا؟ کاکشوان دوو پرۆژەمانەیە پرۆژەکمانەیە حکوومەت خۆی جێبەجێ دەکات و
بەخۆی بە پرۆژەکان هەردەستێ وەکو پێشکەشکردنی خزمەتگوزاری بە شوێنە گەشتیارەکان کە ئەم ساڵەکە کۆمەڵێک لەم بابەتانە جێبەجێ دەکرێت ئەو پرۆژەی ئێستا ئێمە دامی کەرتی تایبەتە هاوکاریە بۆ کەرتی تایبەت بۆ ئێوانەی توانایان نیە پرۆژەکان جێبەجێ بکەن حکوومەت دەستیان دەگری کە پرۆژەکە جێبەجێ بکەن دوای جێبەجێکردن هەموو پرۆژە گەشتیاریەکە لەلایەن دەستەی گەشتوگوزار و بەڕێوەبەرایەتەکانی گەشتوگوزار لە گشتیەکان لە هەولێر سلێمانی وەکو هەروەها لە شار و شارستەکان کە هەستە بەڕێوەبەرایەتی و نووسینگەمانەیە لەلایەن ئەوانەوە چاودێری دەکرێت بەردەوام ئەگەر بێت و لەبەر تەواوبوونی کاتی بەردەمەکە دوا پرسیارمان ئایا هاوڵاتیەک سەرحەد شنگالی پرسیوێتی دەپرسێت ئایا ئەم پێشینەیە دەدرێت با وڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان یاخود نا؟ نا لە ئێستادا تەنیا بۆ ناوچە دابڕاوەکان نیە بۆ ناوچەکانی دیکە چونکو ئێمە هیچ نووسینگە و بەڕێوەبەرایەتیەکی گەشتوگوزارمان لەو شوێنانە نیە ویستە شوێنانەی بەڕێوەبەرایەتی نووسینگەی ئێمە لێبی لەوێن دەرجێبەجێ چونکو بەڕێوەبەرایەتیەکان و نووسینگەکانی ئێمە ئەو کاری دەکەن. زۆر سپاس ئەگەن سپاس بۆ کاک نەدرڕۆستی و تەبێژی دەستەی گەشتوگوزار سپاس بۆ زانێرەکانت وەرەزان تا سبەی نێرشاد و بەختەوەر بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەنێمە یانان باشووری گەل پاتێکی علاقاتەکە بەرهەتێن